ساڵتە لێ بێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم ئەڵخێم شەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر بژاردە ڕاستەکەی کورد لە هەڵبژاردنەکانی تورکیادا. هەمومان نەزانین لە ئێستادا ینی مشتومڕەکان و هاوپەیمانێتیەکان ڕێکخراونەتەوە بۆ هەڵبژاردننی داهاتووی تووشە کە بڕیارە لە مانگی پێنجەم ساڵدا ئەنجام بدرێت کە هەڵبژاردنە بەلای هەموو پارتە سیاسیەکانەوە ئۆپۆسیۆن و هەروەها پارتی فەرمانڕەوە ئاک پارتی بە سەرۆکایەتی ئەردۆغان چارە نووساز و یەکلاکەرەوەی بە تەواوەتی پارتەکانی ئۆپۆسیۆن بە کوردیشەوە کە ئێستا کورد خۆی یەکلا کردوتەوە دەنگ بدا بە بربژێری یاخود کاندیدی ئەو هاوپەیمانێتی کە پێکاتووە بە کەمال کلیژدار ئۆغڵۆ بۆی کە بێتە کاندیدی هاوپەیمانی میلەت و بتوانێت لە بەرامبەر ئەردۆغاندا پۆستی سەرۆکۆماری ئەو وڵاتە بەدەست بێنێت لە هەڵبژاردنەکانی مانگی پێنجدا. ئەوەی کە دەگوزەرێ لە پشتی ئەم ڕێکەوتنانەوە چییە؟ کورد چۆن ئەتوانێت بە تەواوەتی خۆی یەکلا بکاتەوە لە پێناو خزمەتکردن هەم بە دۆزی ڕەوای کورد لە باکووری کوردستان هەم لە پێناو ئەوەی کە ئێستا مشتومڕەکان بەوەیە پارتی ینی هەدەپە بە تەواوەتی لەلایەن دادگای باڵای ئەو وڵاتەوە دابخرێت بەڵام ئەنی کوردەکان دەیانەوێت لە ژێر ناوی پارتی سەوز ئەم جارە بەشداری هەڵبژاردنەکان بکەن. ئەم ڕێگا چارانە چۆنن بۆ کورد و ئەو هاوپەیمانێتیانی کە کورد دەیەوێ لە نێویدا خۆی یەکلا بکاتەوە تا چەندە لە پێناو دۆزی ڕەوای کورد لەوێ کارەکە و جارێکیگە نابێتەوە بە تەواوکەری ڕێچکەی پارتی داد و گەشە پێدان و ئاک پارتی هەروەها ڕەجەب تەیب ئەردۆغان. ئەمشەو گفتوگۆکەین لە سەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر کامەران بەرواری مامۆستای زانکۆ کە بەسپاسەوە جەنابیان لە ستۆدیۆکانمان لە شاری دۆگ لەگەڵمان بەخێبی دکتۆر هەروەها بەڕێز سەلاح باپی چاودێری سیاسی و شارەزای کاروباری تورکیا کە بەسپاسەوە جەنابیشان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان ئەگە سەرەتا لە دکتۆر کامەران بەرواری و دەست پێ بکەین. دکتۆر هەمووان نەزانین ینی ئێستا گەمەیەکی زۆر قوڵ و قورس لە تورکیا لە پێش هەڵبژاردنەکانی پەرلەمانی و بەڕێوە چێوە ئەم گەمە هێشتا ڕادەیەک ینی یاریزانی یەکلاکەرەوە کوردە بەڵام کوردی ژەوەتا کێشەی یاسایی و سیاسیان بۆ دروست کردووە کە هەدەپە لەم نزیکانەدا پێدەچێت لەلایەن دادگای باڵای ئەو وڵاتەوە هەڵبۆشێتەوە. بەگشتی دۆخی ئێستای تورکیا چۆنە بین لە ڕووی سیاسیەوە و ئەو جوڵانەی کە کورد پێویستە ئالەم نێوەندەدا بیکا دەبێت چۆن بێ؟ بەێ سلااو بۆ هەموو تەماشەوانێتەوە میهوانێت خۆشتوی ئەم باش دەزانین ئەvە ڕەوشە تورکیا درست ئەvە 100 ساڵە ئەvەیە 1 ساڵ تێپەڕین سیاسەتا تورکیا و ئیستراتیجێتا تورکیا نەهاتە گۆڕینێ لە هەمبەر کوردان بەردەوام سیاسەتا گرتن و کوشتن و قڕکردن و وەگوهاشتن و دیموگرافی پێشچاوە هەروەسام وێرانکردنا گوند و باژێرت کوردستانی ئەم دبینین دیسان گرتنا پارتیێت سیاسی و لێدانا سەرهەلدان و ڕاپەرینێت کوردان دیسا کارێکێ دی هەم دیسا مەدیت دوێ سەد ساڵە چۆیدا چجارا زیندانێت تورکیا ji girtiyê siyasî û rewşenbîr û siyasetmedara vala nebûyne. Niha jî rewşa Tirkiya di qonaxeka zor cuda daye. Tirkiya li hember qonaxeka çarenivêsaz daye. Bêguman ev rewşa niha Tirkiya tûjbûyî derencamê wê siyaseta xelete ya AKP û MHP û ev tind û tûjiya beramber Kurdan û gelên diyet ne Türk kardînît ev siyaseta tund û agir û asin û dagirkirinê Rojava, Şingar, Bakur, Başûr hemî cihekî armanca wan nişnabirina bizavarîzgarî xaza Kurd e ji ber vê çendê ev e bi hokarê vê çendê Tirkiya serastê herêmî û cîhanî û navxweyî berif qonaxeka hilweşanê biçîtin û taybetî jî abûra Tirkiya berif wêranbûne û ji aliyê siyasî jî ve ڕژێما نهایە تورکیا لەبەر هەلوەشانەیە. ینی مەترسی ئەوە هەیە کە کورد نەتوانێت ینی بڕیارێکی یەکلاکەرەوە لە پێناو دۆزی ڕەوای خۆیدا بدا لە ینی بەتایبەتی لەم هەڵبژاردنە چارە نووسازەدا کە وەکو جەنابیشت ئاماژەی پێدیانی مەسیری پارتی داد و گەشە پێدان بەرەو هەڵوەشانەوە چونکە ینی بەرپرسە باڵەکانی هەدەپەش لە ڕۆژی نەورۆزدا ئاهەنگی ئامەد هەمان ئەم ینی لێکدانەوەی جەنابتیان کرد بۆ دۆخی هەدەپ بۆ دۆخی
پارتی داد و گەشەپێدان ئاک پارتی. راستێک هەی چ جیهانێ حکمێت دکتاتور و فاشست حتا دوماهیە بەردەوام نابن ئەگەر دەسەڵاتێکی حزبێکی شخصێکی هێزێکی وێت یا بەردەوام بیت سەر دەسەڵاتێ پێویستە ئاشتی ئازادی دادپەروەری یەکسانی مافێ مرۆڤ هەبن. جارەنوێسێ کوردا لە پێت AKP مەهەپێدانینە ئەگەر پوان بە نهەشمێژە دوزا کوردی هەرچا پارچێت کوردستانش ناببا چونکو حتا وێ دقیقا ئەم تێدا ئەو دامپێنانێ هەبوونا کوردا و کوردستانê و milletê Kurd nakin enî dampêdanê wêrê nakin ku navek heye welatek heye navê Kurdistanê em milletek heye navê Kurd e. Ji ber vê çendê jî Kurda carenivêsê xwe kiriye li pêxwe da û Kurd karta yeklakerin di Tirkiya da evrûke eger Tirkiya bivê Tirkiyeka yek parçe bît eger Tirkiya bivê Tirkiyeka aram bît eger Tirkiya bêt aştî û azadî û demokrasî li Tirkiya berqerar bin rêka Tirkiya vekiriye Qendîl û Îmralîne ew nikarin ji dervê vê pêhingavekê berew aştî û azadiyê pavêjin ji ber ku ev siyaseta van 25 salê çûy ya qirkirinê ya Tirkiya girtiye ber çi encam negirtin bitinê Tirkiya beref îflasê biro û Tirkiya ya geheştet qonaqekê da êdî gelewê neşet têrnanî bixwet ber vê çendê jî niha Kurd pêwîst e yek dest û yek dil biçin hilbijartina da û Kurd nebes serastê Bakurê Kurdistanê Tirkiyeyekê tiya xwe diristken belku serastê her çar parçeyê Kurdistanê jî û her Kurdekê evrûke piştevaniyê li HDP û li partiyê diyet Kurdistanî neket evêt bi yek lîst diçinet hilbijartina da bêguman diçinet sengera xiyaneta neteweyî û niştîmanî da. دەست خۆش دکتۆر کامەران دێمە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵە پرسی دیکەی گرنگتر هەر پەیوەست بە بابەتەکەمان بەڵێ ئەگەر ینی بازەوە بکەین کاک ساڵح باپیر ئەوەی کە دەگوزارێت بە تایبەتی ئێستا لەلایەن دادگای دەستوری تورکیا و بەرامبەر بە پارتی ینی بە تایبەتی هەدەپە ئەوەی کە هەیە ینی هاوسەرۆکی پێشووی هەدەپەش ئاماژەی بۆ کردووە سەلاحەدین دیمرتاژ ڵێ دادگای دەستوری تورکیا ینی بە تایبەتی لەم سەروبەندی هەڵبژاردنەدا ئەین دەستێوەردانیشی ئاشکرا دەکات لە بەرژەوەندی ئاک پارتی لە دژی پارتی داد و گەشە پارتی ینی دیموکراسی و گەلان کە ئەویش هەدەپێ پێ دوایە ینی ئەوەی کە ئێستا لە تورکیا دەگوزارێت لە بەرژەوەندی ئاکە پەدایەک لا دەبێتەوە دوجار ئەگەر بۆ نمونە پارتێکی کوردی لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا بەداخستن بدرێ یاخود نەخێر ئەمە دەبێتە یعنی چۆنی لەکەیەکی ڕەش بە نێوچەوانی دیموکراسی و بەرپرسانی ئاک پارتیەوە لە تورکیادا. بەڵێ شەو باش کاک تۆفیق سڵاو لێەوە و سەرجەم بینەرانی کورسات نیوز لە هەرچیەکی دنیا بەخێراتنی میوانە بەڕێزەکەشتانەکەم و هەروها بەم بۆنێ پیرۆزبایی لە سەرجەم گەلانی مسلمانان بە تایبەتی گەلی کورد دەکەم بە بۆنی هاتنی مانجی ڕەمەزان و پیرۆزبایی جژنی نەورۆز لە گەلی کورد دەکەم لە سەرتاسەری دنیاوە. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستانەوە ئەمڕۆ کە ئەبینی لە ماوەی چەند مانجێ داهاتوودا هەڵبژاردنێکی مێژووی چارنووساز لە پێش گەلی تورکیادا هەیە ئەو گەلەیکەوە چەندین ساڵە بە دەسەڵاتێکەوە ئەناڵێنی بەڕێگای قەتڵ و حامکردن و کوشتن و کوردبڕینی ئەو خەڵکانی کە بە نیاری خوادان بە تایبەتی گەلی کورد چەندین ساڵە بە تایبەتی لە ڕێگای گرتوخانەکان و لە ڕێگای کوشتن و لە ڕێگای ئۆپراسیۆنەکان کورد ئەو چەوسێنێتەوە. بەڵام ئەبینی کە لە ماوەکانی ڕابردوودا بەرەیەکی ئێزگار فراوان لە دژی دەسەڵاتی تونڕەوی ئاکپارتی ئەردۆغان و مەهاپە پەیدا بووە ئەوەش بە سەرۆکایەتی جەهاپە و چەند لایەنێکی چکە سیاسی کە لە پێنج لایەنی سیاسی پێکدێ بەرەیەکیان پێکینا بۆ دژی ئەردۆغانە. بەڵام ئەمڕۆ کە بینی مەسیری کورد لەم ناوە پێم وایە ئێکلاکەرەوە ئەبی لە نێوان ئەم دوو لایە سەرێکیانەکانەوە بە پێی ڕاو بۆ چوونەکانی ئەو ئیسیفتایانی کە دوایانە داکراوە کە لە تورکیا بەرە هەڵبژاردنیکەوە لە مانجی 5 بڕیار وایە ئەم هەڵبژاردنە بکرێ هیچ لە هیچ لە یەکلایەنەکان نەگەیشتنەوە 51 لە سەدا ینی کەواتە هەملایانی جەهاپە و هاوپەیمانەکانی هەملایەن ئاکپارتی و مەهاپە توندڕەوەکانەوە پێویستیان بە دەنجی کورد هەیە. بەڵام لە ماوەکانی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو گەلی کورد بە تایبەتی بەدەست مەحانات و دند و تیژی و زیندانیەکان و بەدەست مەحاناتی تاکڕێوی حکومڕانی ئاکپارتیەوە ناڵینی ئەمە پێم وایە تۆزێک دوورە ئەم بژاردەیە لە نێوان کورد و ئاکپارتیەوە
بۆیە تورکیا ئەوێ چەند ڕێگایەکی قانونی لە ڕێگای دەسەڵاتە باڵاکانی خوان لە ڕێگای دادگای باڵای خۆیانەوە ڕێگای دادگای دەستوریەوە بێ ئەم پارتەدا بخە بۆی بێبەشی بکات لە هەڵبژاردننی کە لە بڕیار وایە لە مانجی پێنج بکرێت بەڵام ئەمەش چەند ڕێگا چارەیەکی وەکو چۆن لەسەرتا ئیشارەت پێکدا پێم وایە ئەو پارتە سیاسی کە کوردەکان ڕابەرایەتیەکەن هەدەپا ڕێگایشتی تری بۆ دۆزیێتەوە کۆی بتوانانی ئەو دەنگالکانی خۆی ئێکلا بکاتەوە ئەویش لە ڕێگای پارتی سەوزی نیشتیمانی کە تورکیا بڕیار وایە لە ڕێگە ئەم پارتە ئەگەر بێت و وەکو هەڵبژاردنەیەکی احتیال لە بەردەستیانە ئەگەر بێت و دەرگا لەسەر مەهاپەدا بخرێت لە ڕێگە ئەم پارتە سیاسیەوە ئەمەش پارتێکی هاوپەیمانی کووردە کە زۆرینەی کوردن لە ڕێگە ئەم پارتەوە بتوانن دەنگدەرانی خوان زۆش و خۆش بدەن دەنگ بەو لایەنێ بدەن کەوا ڕێکەوتنی لەگەڵ داکرێت. ینی ئاسانە ئێستا کورد خۆی یەکلاکاتەوە لەو دۆخەتەم و مژاوی کە هەیە باشانی بۆ نمونە ئەو بەرەی کە پشتیوانی لە کەمال کلیژدار ئۆغڵۆکەن بۆ ینی سەرۆکایەتی کۆمان ڕاستە بە پێی ئەو ینی ڕاپرسیانەشی کە جەنابە دووتت کراوە تا ڕادەیەک لەوە چێ لە گەڕی یەکەمدا زۆرینی دەنگەکان بۆ کەمال کلیژدار ئۆغڵۆ بێ بەڵام ئەخۆ گرنتی چییە کە کورد لەو بەرێشە خۆی یەکلا کردو و دەنگی بەودا و کردێ سەر کۆمار هەمان ینی ڕێڕەوی شۆڤێنی ینی ئاک پارتی و هەروەها ئەردۆگانی بەرامبەردا دووبارە نەبێت و تاقی نەکرێتەوە جارێکی دیکە لەسەری. بەڵێ ئەمەش ئەگەرێکە لە بەردەم کورد کراوەیە بەڕاستی بەڵام ئەکرێ لەو ماوەی کەمەی کە لە بەردەستدایە کەەوە بەڕێز کلیسار ئۆغڵو کە سەرۆکاتی جاپە و هاوپەیمانەکانی کات چەندی جار بڕیار وابووە کە لەگەڵ بەری هەدەپە کۆک بێتەوە کە بتوانە ڕێکەوتنی کەبی لە نێوانیاندا بەڵام ئەگەر بە بیرمان بێتەوە لە ماوەکانی ڕابردوو لە ڕێگەی پارێزەرەکانەوە بەڕێ سەڵاحەدین دیمرتاژ دەرگای هەدەپەی واڵا کرد لەبەر ئەم دەم لایەنانەی کە بیانێ ڕێکەوتن لەگەڵ هاوپەیمانەتی هەدەپەدا بکەن بۆی بتوان لە هەڵبژاردنەکانی داهاتوو دەور و تەسیری خوامی ئەگەر هاتوو ڕێکەوتنیشیان لەگەڵ نەکرا پێم وایە ئەوان بەیەک لیستی سەربەخۆدا ئابەزن کاندیدی تایبەتی خۆشیانەوێ بەرامبەر بەسەر کۆمارەوە ئەمە یەک لە ڕێگە چارەیەکانەکەوە کە هەم سەڵاحەدین دیمرتاش و کە سەرۆکی زیندانی لە زیندانەوە هەم هەدەپا بە سەرۆکاتیەکانی هاوسەرەکانی کەەوە ئێستا بڕێوە بن ئەم بەرنمەیان لەبەر دەمیانە بەڵام ئەگەر هاتی و لە کاتێکدا کە کلیسار ئۆغڵو یاخۆ جەهاپا لەگەڵ هاوپەیمانەکاندا ڕێکەوتنیشیان کرد لەگەڵ کوردەوە بۆیە بتواندرێت دەنگ بەو لایەنە بدرێت و یەکلا بکرێتەوە لە حاڵی حازیدا هەم بەرەکەی جەهاپە و هەم بەرەکەی مەهاپە هەردووچیان پێویستیان بە کورد هەیە من پێم وایە لە قۆناغی یەکەمە چۆن جەنابەت ئیشار پێدا هیچ لایەک لە لایەنەکان ناتوانانی لە 150 بۆ خۆی جیاب کاتەوە بۆی بتوانین دەنجی زۆرینەی گەلی تورکیا بەدەست بێنێ سەرۆکاتی کۆمار وەربگرێ لە زەولەی دوم هەردووچیان پێویستیان بە دەنجی هەدەپە هەیە هەدەپەش کە حکومڕانێکی کوردە و گەپێکاتێکی سیاسی گەلی کورد بەڕێوە بە بەڵام بەپێی ئەو ڕابردووی ئەو تەجروبەی کە لە ڕابردوودا هەمان بووە بەڕاستی ئاکپارتی زەربەیەکی زۆر توندی لە گەلی کورداوە بە قەتڵ عامکردن و بەگرتنی زیندانی سیاسەکان و بەگرتنی خەڵکی سڤیل و مەدەنی و داخستنی شارەوانیەکانەوە سیاسەکانیشیانی گرتووی کورد بەڕاستی و هەروها سەرکردە سیاسەکانیشن بەر پێشەمووشیانەوە بەڕێ سەڵاحەدین دیمرتاشەوە یان چەندین سەرۆکاتی شارەوانی کە ئێستا لە زیندانەکانەوە بەدەیان سەدان خەڵکی کورد و بەگەنج و پیر ئێستا لە زیندانەکانی تورکیا ئەناڵینی ئەمە یەک لە کاتی سیاسەتەکانی ئاکپارتیەوە بووە ینی ئەردۆغان سەرۆکاتی حکومە کردە من پێم وایە تەجروبەکانی ڕابردوو یەک لەو کارەکانە کەوا ئەو پارتە کوردیانە لە پارتەکەی ئاکاپا زۆر دوورن ماوەتەوە لە بەردەمیان پارتەکەی کلیژدار ئۆغڵو و جاپە و هاوپەیمانەکانیانەوە تاکو عادێک ئەوان کەوای سەداوای دەسەڵات دەکەن فعلەن چۆن ئەڵێ ئەمەش ئەگەر ڕێکەوتنێک لە نێوانیاندا نەبی یاخو پرۆتۆکۆلێک لە نێوانیاندا نەبی چێناڵێ لە داهاتوو ئەوانش بە دەردی هەمان شێوی ئەکپارتی و ئەردۆغانەوە ناچن بەڵام حاڵی عازی ئەوەی کورد لە بەردەمیدا لە بەردەستدا باشترین هەڵبژاردە ئەوەیە کەەوە لەگەڵ جەهاپا یا هاوپەیمانەکانی ڕێکەوتنێ بکات و بۆی لە داهاتوو دەوری کورد و ئازادی ڕادەبڕین و مافی خۆبەڕێبرنی شارەکانی کوردەکانەوە ئارا بکرێت دەست خۆشکار ئەمە یەک لە سەرەکانە زۆر باش بەڵام ئەبێ بە ڕێکەوتن بکرێت ناکرێت هاکەزایەوە بێن بەشداری هەڵبژاردن بکرێت گرنگەوە دەست خۆشەکەم بە پرسیار بۆ دکتۆر کامەران بەرواری دکتۆر کامەران ینی ڕاستە بۆ نمونە هاوسەرۆکانی هەدەپە لەگەڵ کەمال کلیژدار ئۆغڵۆ سەرۆکی جەهەپە ینی کۆبوونەوە کە کاندیدی هاوپەیمانی میلەتە بەڕاستی بۆی کە پۆستی سەرۆکۆمار لە بەرامبەر ئەردۆگاندا بەدەست بێنێ و ئەوان دڵنیاشن کە بنەوە چکە بۆ وەکو کاک سەلاح باپیری و پێشتری جەنابە دامەژت پێدا کورد ینی دەنگی یەکلاکەرەوەی بەڕاستی لەم هەڵبژاردنەی داهاتووی تورکیادا کە بڕێرە ئەمساڵ بەڕێوە بچێت
ئەو کۆبوونەوەی ڕاستە ینی کەمال کلژدار ئۆغڵۆ ینی دەرگای بۆ کورد کردبووە و هەندێ لێدوانیشیدا کە لە بەرژەوەندی کورد بوو بەڵام کورد ئەتوانێت بچێتە ژێر سۆز و بەزەیی ینی ئەم بە تایبەتی ئەم لێدوانانەی جەهەپە کە کەمال کلژدار ئۆغڵۆیدا خۆ لە ڕاستیشدا کە کەمال کلژدار ئۆغڵۆ خۆشی کەسایەتیشی کووردە ینی هۆشمان بیر نەچێت. بەێ ڕاستە دەبێتن بەری هەر تشتێکی ئەو سۆز و پەیمانێ بدەفکی هاتی نەدانێ بهێنە تۆمارکردن و بنە دیکومنتکردن و بهێنە مهرکردن شلای هەدەپێ و شلای جەهەپێوە کەمال کلژدار ئۆغڵۆ بخۆژی سەروان داخوازا ئیمزا بکات ji ber ku gele cara Kurd hatine xapandinê em mileteke sadeyê xudayî ne û hişta wijdana me wijdaneka zîndiye û ya nemir e ew wijdana xudayî ya me hey gele cara boye hûkarê wê çendê em bihêyne xapandinê ji ber vê çendê em bila ew wijdana îlahî xudayî ya siruştî xwezayî me her bimînît bes heman dem da em beramber پلانگیری و کار و کریار و تشت نحزا جی ما برنامه خواه بیتن بباورا من باشه اگر هدفت وان روژت بهدا پروژه که نویسی بنویسیتن و سر رایا گشتی گر رایا گشتی جی پار و بکد اگر دیسان لایه نسیه جی هبیتن دوی هف پیمانیه دا چیه نافخویی بیت و چند کسایت یک یان جی هزکا ناف نتوی بیت هشتا باشتره دیسان جی او پارتیت دوی هف پیمانیه دا پیوسته هموت راضی بن سر و ریکفتنا نبینا کردان و کمال کلژدار ئۆغڵۆ دا دهێتە کرن سەر پۆست سەرۆک کۆماریە. هەدەپە ینی دوایەوەی کە دادگای دەسووری تورکیا بڕیاری لەسەرەدا ئەگەری هەڵەشانەوەی پارتەکە بێت لە ژێر ینی ناوی پارتی چەپی سەوزدا کاندیدیان هەبێت لە ناو هاوپەیمانێتی ینی ڕەنج و ئازادی کە لە 82 پارێزگای ئەو وڵاتە ینی کاندیدیان هەبێت. هەدەپە ئەگەر هەڵوەشایەوە پارتی سەوز ئەتوانێت جێگرەوەی هەدەپە بێت کە هەر ینی ڕێبەرانی هەدەپە و لایەنگرانی هەدەپە ینی دەنگەدەن بە کاندیدانی ئەم پارتە؟ بله جغا پیدوی هر دستپیکی او هف پیمانیات ایتا مهرکرنی بنویسین نابینا پارتا سوز و هدپی و کمال کلژدار ئۆغڵۆی دابیتن مثلا گرتنا پارتیت سیاسی و گهۆڕینا جهکی بو کوردا تشتکی ئاساییە چونکو تورکیا ئێکەمین دەولەتە دنیای بۆ ژناوبرنا پارتیە سیاسی و لێداناوان و گرتنا دەرگێت پارتیە سیاسی و ڕادەستکردنا خەلکی بۆ زیندانە ji ber vê çendê Kurd dikarin demekê zor nêzik de her lêdwanekê hemû cemawerê HDP bibe eser her parteka siyasî bibêt ji ber ku Kurd li Bakurê Kurdistanê û Tirkiya milletekê xudan fikr û felsefe û îdeolojiya û bîrûbawer e milletekê rêkxistiye hem ji aliyê cemawerî ve hem ji aliyê siyasî ve milletekê rêkopêk e ew milletê berênîne êdî bi plan û plangêrî û axiftinê vîlayî û layê dî ji bilê hindek caş û xwefiroşa ew heta nûke jî çekê dijminkariyê pê ve û dîf milletê Kurd ve milletê xwe dikujin cemaetê Hesen Xeyrîneyê zamanê berî 100 salan ev dî hemî Kurd û milletê diyêl Tirkiya hemî ku zêdetirîş pêncî gel û netewa û etno pêkhatel Tirkiya jîn ev bê maf çuna mafê xwenîne heta vêgavkê ez bawerim hemî li ser wê çendê dikokin ku pêdiviya sîstemê siyasî li Tirkiya bête guhorînê û bibîte ve careka dî sîstemê perlemanî û di heman dem da ev sîstemê diktatoriyê takrawî tak zelamî nemînît û Tirkiya niha pêwîstiya wê sîstemê konfederalîzma dîmokrasiye dabêjtin pizgirêtkê xwe temamî çareser ket. Em ku Kurd gel hindenînîn çi millet û dewlet hilweşin û bi rastî jî çi cara ne Mala Mustafayî û ne Celal Talabanî û ne Qazî Mihemedî û ne Ucelanî kesê şiarekê dijî Ereb û Türk û Farisa hil negirtiye û me dijî van dewleta jî kar nekiriye lê em beravaniyê hebûn û mana xwe dikeyn û ev jî kareke rewa ye. Bi vê qonaxê jî Kurd divê di sala 2023 bikene sala yekêtî û yekrêzî û serkeftina Kurd û Kurdistanê û pêwîst e Erdogan jî bigihîte wê qenaetê
ئەف سیاسەتان نەهەب ڕێبە دەبێت تایبەتی سیاسەتا تونتڕاوی و هێرشکردن چەکێک کیمیاوی و قەدەغەکری سەرگیری لاوسەر کوردستانê dê karbedانê navxwayî û herêmî û cîhaniyê tund hebin. دەست خۆش دکتۆر کامەران کاک سەلاح باپیرانی بۆ نمونە پێشتر کە یعنی تورکیا سیستمی پەرلەمانی لە ڕێگەی ئاک پارتی و ئەو هەژمونە فراوانەی کە ئاردۆگان و پارتەکەی هەیەیان بوو ینی سیستمەکەیان لە پەرلەمانی وەکو دکتۆر کامەران ئاماژی پێداگۆڕی بۆ سیستمێکی دیکتاتۆری تاگڕەوی کە لەم سیستمەیە بە تەواوەتی ینی هەدەپە و کورد و پەرلەمانتارانی کورد زەرمەندی یەکەم بوون چکە زۆریان ینی پارێزبندیان لەسەر هەڵدەگیرا دەدرانە دادگا و ینی تا ئێستاژ ینی دادگای دەسووری تورکیا لە هەوڵی ئەوەدایە کە پارتی دادوگەشە پێدان پارتی ینی هەدەپە هەڵوەشێنێتەوە بۆی کە نەتوانێت بەشداری هەڵبژاردن بکات گۆڕینەوەی جارێکی دیکە سیستمی تورکیا لە دیکتاتۆریەوە بۆ پەرلەمانی کورد ئەتوانین بڵین سوودمەندی یەکەمە بێت لەگەڵ هاوپەیمانەکانی کە ئێستا ینی لەوەدایە هاوپەیمانی لەگەڵیان پێک بێنێت و دەنگ بدا بە کاندیدەکەیان کە کەمال کریژدار ئۆغڵۆیە. بڵێ من پێمە بە دەرەجەیەک کورد سوودمەندی یەکەمەبی لە گۆڕینی سیستەمی دەسەڵاتی سەرۆکایەتی بۆ گۆڕینی دەسەڵاتی پەرلەمانیەوە بۆیە کورد ئەو دەسەڵاتانەی خۆی لە پەرلەمانەوە ئەبینێتەوە نەک لە سەرۆکایەتیەوە سەرۆکایەتی کەوا ئەبین دەسەڵاتێکی تاکڕەوانە بڕێەوە ئەم دەسەڵات تاکڕەوانش کە بە سەرۆکایەتی ئەردۆغانە بوو هەموو دەسەڵاتەکانی لە دژی کورد بەکارهێنەوە بەڵام ئەگەر بێت و سیستەمی دەسەڵاتەکە بۆ درێ بۆ پەرلەمانیەوە ئەتوانی کورد پێگە و قورسایی خۆی لەناو پەرلەمانەوە دەست بێنێتەوە بەڵام سەبارەت بە داخستنی هەدەپاوە کە لەم بڕیار وایە لە چەند ڕۆژی داهاتی و بەر لە هەڵبژاردندا بکرێت من پێم ئەمە کارتێکی سیاسیە بەرامبەر کورد بەکاردێتەوە من قەنەعەتم وایە ئەم ڕێکخراوە داناخرێت و لەبەرەوەی ئەزانن ڕێگا چارەی تر لەبەر دەستدایە وەکو چۆن ئێستا کە کورد ئەم ڕێگا چاریان هەڵبژارد و ئەگەر بێت و لە هاکات و ساتێکدا هەدەپەدا بکرێت لە ڕێگای پارتی سەوزەوە بتوانن دەنگدانی خۆیان بکەن یعنی کەواتە دەرگا لە بەردەم کوردا ناخرێ ئەمە ڕێگا چارەیەکی باشە بۆ سیاستمەدارانی کاک سەلاح باپیروانیە بڵێ بێگومان ئەمە ڕاستە بەڵام لە هەمان کات و ساتشدا چەند مانگێک ماوە لە بەردەم هەڵبژاردنەوە هەند دوو مانگ ماوە ئەتوانێت لە ڕێگەی ڕاگەیاندەکانەوە یا لە ڕێگای سۆسیال میدیاوە دەنگدەری هەدەپە یاخود دەنگدەری کورد بتوانێت هۆشیار بکرێتەوە کە دەنگ ئەدەن بە کچێ یاخود نوێنەرەکانی خۆیەکەن ئەگەر بەبییرتان بێت لە چەند ساڵانی ڕابردوو کە دەرگای بەرنمەیەک هەبوو لە سەرۆکایەتی پەرلەمانی تورکیا ئەبە ڕێژەی لە سەدادەت بەدەستی نابە کورد چەندین جار ئەم عالیە کرد گەبگاتە پەرلەمان بەڵام سەرکەوتنی بەدەست نێنە هەستان ڕێگاچارێکی تریان دۆزیەوە وەکو ئەندان پەرلەمانی سەربەخۆیاندانە توانیان لە ڕێگەی ئەندان پەرلەمانەکانی سەربەخۆ بێلایەن بگەنە پەرلەمانەوە ئەم قۆناغەشیان تێپەڕان ئەگەر بەبییرتان بێت لە ساڵانی ڕابردووە ئەم ڕێگە چارێش دۆزراوەتەوە کە ڕێژەی بڵێ ئەم ڕێگە سەدەدەیەکەیان بڕی لە قۆناغیەکەم بەڵام لە ساڵانی ڕابردوو کە بڵێ بیدایەتەکەی وا بیدایەتەکەی نەیتوانی سەدا دەی بێنێ هەستن لە ڕێگای هەڵبژارنی پەرلەمانتاری سەربەخۆ بێلایەن خۆیان هەڵبژار بەڵام لە قۆناغی دوایتر ئەوانە ئەگەر بەبییرتان بێ کورتوانی ڕێژەی سەدادە و سەدە کۆتایی پێبینین گەیشتە قۆناغانی بڕی بۆیە بەم هۆکارەشەوە بۆ سێمین پارتی سیاسی لە ناو تورکیادا لە هەڵبژارنەکانی ڕابردوو ڕێژەی کورسەکانی گەیاندە 80 قسوور کورسیەوە بەڵام بۆی چێشمە چێشمێکلاکردنەوە کورسەکانی دابەزین بۆ 68 کورسی ئەوانە ئەمە یەک لە قۆناغەکانی ڕابردوو بوو بۆیە کورد ئەتوانی چەندین کارتی ئەتوانی بەرامبەر سیاسەتەکانی تورکیا بەرامبەر حکومڕانی تورکیا بەکاری بینێ وەکو چۆن لە ڕابردوو ئەم کارانیان چارەسەرکرد ئەم کارانی ئێستا ئەگەر بێت و لە هەر کار و ساتێکدا کەوا ڕێگای پارتی هەدەپەدا بکرێ ئەتوان لە ڕێگای پارتی چتری و بەشداری هەڵبژاردن بکەن و دەنجی خۆی پێویستیان بەدەست بێنن ئەمە پێما ئێکلا بۆتەوە ئەمە قەنەعەت خۆشمە پارتی هەدەپەدا ناخرێت لەبەر تەنها کاتێکی سیاسیە بەرامبەر کورد بەکاردنی بۆی بتوانن زەختیان بخنە سەریەوە بۆی نتوانن دەنجی خوان ئێکلاکەنەوە هەموو لایەنەکان باش ئەزانە هەم لایەنی مەهاپە و ئاکپارتی زاید هەملایانی زاپە و هاوپەیمانەکان ئازانن کورد یەکلاکەرەوەی دەنگەکانە بۆی بەبێ کورد هیچ لایەنێک ناتوانێت بگاتە کورسی سەرۆک کۆمار و یاخۆ بگاتە کورسی پەرلەمانی کۆتاییانەوە ئەمە یەکلا بۆتەوە کورد یەکلاکەرەوەی ئەم دوولایەنەیە بۆیە هەردووک لایەن پێویستیان بە کورد هەیە لەم عالی عازیدا کە کوردی تاکە هەڵبژاردە کە لە بەردەستی لە تەجروبەکانی ڕابردوو زۆر مەهانات و دەردەسەری بینیوە لەگەڵ حکومڕانەکانی ئاکپارتی و مەهاپەی توندڕەوەکانەوە لە بۆیە باشترین چارەسەر ئەمڕۆ کاکەوە کورد ناتوانانی بەڕاستی
بەخۆی سەربەخۆ دابەزیت و بتوانانی کورسی سەر و کۆمار بەدەست بیا زۆرینەی پەرلەمان بەدەست بێنی ئەمە بۆتە ئەمرێکی واقعی کە کورد پێویستی تایتەرازۆ بێت کاک سەلاح باپیر کە کورد ئەم تایتەرازۆ بێت و یەکلاکەرەوەی ئەم هەڵبژاردنە چارەنووسازە بێت لە بەرامبەر ئەردۆغان و ئەو پارتی کە چەندین ساڵە حکومی تورکیا دەکات و نەیارەکانی بە تەواوەتی چەسانەتەوە ئەتوانین بڵین چارەنووس و هەروەها وەرچەرخانی گەورە لە قەزیەی کورد لە تورکیا و باکووری کوردستان لە دوای هەڵبژاردنەکان ئەبینین و ڕوو ئەدات. من پێمە قۆناغی دادێت تووشە قۆناغێکی نوێ ئەبێ بۆ گەلی کورد با قەنەعەتی خۆمە ئەو قۆناغی لە دوای ئەردۆغانەوە قۆناغێکی نوێ ئەبێ بۆ گەلی کورد بتوانانی لە ڕێگای ئەم حکومڕانی نوێی کەەوە لەگەلی تورکیا دێتە ئاراوە بتوانانی چەندین مافی کورد بەدەست بێنێ لە ڕێگەی هەم پەرلەمانەوە هەم لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەمە کورد بۆتە ئەبرێکی واقعی ناتوانرێت نکۆڵیە بکرێت کە ئەمڕۆ ژماری دانیشتوانی گەلی کورد نزیکی 25 میلیۆن کەسە بێ لە هەموو کات و ساتێکدا ئەگەر بەبییران بێت لە چۆن لە ماوەکانی ڕابردوو سەرۆکایەتی شارەوانی ئەستەمبۆڵیان ئێکلا کردەوە ئەگەر بەبییرتانبی ئەو کاتێکە ئەگەر کورد نەبایە سەرۆکایەتی شارەوانی ئەستەمبۆڵ ناتوانرێت ئێکلا بکات کورد بۆ هۆی ئێکلاکردنەوەی ئەوەیە کەوا توانای کاندیدی جەهاپە سەرکەوتن بەسەر ئەردۆغاندا ئەمە بۆ تامرێکی واقعی لەنێو گۆڕپانی سیاسیدایە بۆیە بەبێ کورد ناتوانێت هیچ شتێک ئێکلا بکرێتەوە لە گۆڕپانی سیاسی ئەمنەوە بەڵام بەهۆی ئەو کارە سیاسانی کە لە داهاتوو دێنە پێشەوە بۆیە کوردیش پێویستە خۆی ڕێک بخاتەوە بتوانین لە ڕێگای ببورن شوێک بدە دێمەوە خزمە جەنابەت کاک سەلاح شوێ بدە ببورە دکتۆر کامەران ینی ئەمێ باس لە ئەستێری بەختی ئەردۆغان بکەین ینی وەکو ینی ئەوەی دەوترێت چانسی ئەردۆغان ئەم ساڵ بەهۆی ئەو بوومەلەرزەی کە ڕوویدا بە تایبەت ینی لە دوای بوومەلەرزەکەەوە بە تەواوەتی چانسی خۆی و پارتەکەی لەم هەڵبژاردنە چارەنووسازی تورکیادا هاتۆتە خوارەوە هەروەها ئەوەی کە ینی کاک سەلاح باپیری ژاماژەی پێدا لە ینی ڕابردووە کە ینی بە تایبەتی لە ئەستەمبول کە ڕوویدا ینی ئەو شارەیان لە دەستدا و جەهاپەتوانی لە بەرامبەر کاندیدی ئەکەپەیە سەرکەوتن بەدەستبێنێ ئەمەش جارێکی دیکە ینی دابەزینی چانسی ئەردۆغانە هەروەها ئەو دۆخە ئابووری قورسەی کە لە تورکیا شاگوزەرێەوە دابەزینی بەهای ینی لیرەی ئەو وڵاتە ئەمەش بەیەکێکی دیکە لە چۆنەڵی چارەنووس و ناوچەوانە ڕەشەکەی ئەردۆغانی ئەبینن کە بە تەواوەتی یەکلا بۆتەوە کە لەم هەڵبژاردنە چارەنووسازیان نەتوانێت دەنگی پێویست بەدەستبێنێ ئەمانە واقعن و ئەتوانین بڵین ئەردۆغان هاتۆتە دو ئابم خاڵ و هۆکارانی کە باسمان کرد یاخود شتی دیکەشەیە لە پشت ئەمانەوە بێگومان ینی ئەردۆغانی بخوا ینی قبرێخوا و ئەکەپێ و مەهەپێ هەفڕا کۆلا ژبەرک و سیاسەتەوانە شاش و ئەو تندڕەویاوان و ئەو دکتاتۆریەتەوان و ئەو سیاسەتەوانە تند بەرامبەر وان گەل و نەتەوێت دەوروبەری تورکیا بگشتی ینی بۆ نمونە ئەردۆغان گەلهەندێنینە کوردێک سەر بانێمەری خێژی ئازادی بژیت دهێت چی گەرمیان مامۆستایەکی دکوژیت لە حەلەب چاو لە پێنجوین ڕەوشەمبیرێکی دکوژیت لە شنگارێ ئێزیەکی بێخودان دکوژیت دچیتە ڕۆژئاوا ڕەوشەمبیرێکی سیاسەتمەدارێکی دکوژیت دهێت باشوورێ کوردستانê ناهێلیت نوێستکارێک ڕەوشەمبیرێک سەرێخوا بلند کرد داخوازە ئازادیە بکات دەیەخیتە سجناوە باکوورێ کوردستانê پتری 5,000 سیاسەتمەدار و ڕەوشەمبیر و کەسایەتی و کەسێ دەنگێتگەل هاتینە هەلبژارتنê di زیندانان vene ئەم dibînîn ew hemû şaredariyeت hedefê bi dest veînayên hemû şaredariyetwan girtin qeyûm li cihê wan danan ji ber vê çendê siyaseta tundrew siyaseta kuştinê ev Erdoganê peyrav diket bo hokarê vê çendê hêza xwe ya navxweyî ji dest bidet pêşiya her tiştekî hizbayî xwe bo parçe parçe kesayetiyê bi hêz û yetnîştîmanperwer û zana wekî Elî Babacan û Abdullah Gul û Ehmed Davut Oğlu ku ev sê bingeh û stûnê serekî bûn di EKP da jê derketin û EKP bi temamî bi rastî wekû hizb îvrûkê hilweşiyaye ya divê nemana mitmaneya gelê Tirkiya bixwe bi Erdoganî ji bilî Kurdan jî ya siyê siyaseta xelet û çewt û newaqiyanê ya Erdogan بەرامبەر بزاوا ڕزگاری خازا کوردی بەرامبەر قەندیل بەرامبەر ئوجەلان بەرامبەر ئیملاری
برانبر روش آوا برانبر باشور اوجی پهنگا و کادی بو دولت ترکیه برف هلوشان دبد ده همان دم دا سیاست اردوغانیا هرمی دگل دولت دوروبر دگل یونان دگل مصر دگل سوریا راستجی سیاست کاشاشه افجا او سال 2023 و وان وسط دانای حتی 26 هیواده 2023 بزاوا رزگاری خاصا کردی به تمامیش ناو بنو کرد که خدان چک نمینی الجهان باشور کردستان جید ناو دا که اوه پلان اردوغانه بگو من اف پلانش قوت و عقلیت و ذهنیت و دستحالات ترکیه زیده تره جبر که اف پلان اردوغان دی توشی کارودانه که گلک یا مازن یا حرمی یا جهانی بیش بر بچنده نه درکتونه بو ترکیه هنه ریکا آشتی جی به کردات تکرنه و لگل ترکیه اجبر کو ترک کرد تنه کرد بیجن دست تنه دنگ جنایت کردا آگربستی اعلان کریه کجا که آگربستی اعلان کریه هدف دا خازا آشتیت کرد دروش مید نوروز همیت آشتیه نه بر چنده ترکیه اگر وید سرپیا ببینید اردوغان پیوسته سیستم سروکماری هلوشینی دستور ترکیه جارکت برچاف را در باز کرد مافد کردا بدته و دست دشمن کاریا کردان و گلندیل حرمه بردت اگر وانکت راستی از باور کم ده پشتی چند مهدی چیتا امرالی و جلان دهتا جهکی آزاد دەست خۆش دکتۆر کامەران بەڵێ کاک سەڵاح لەسەر چارەنووسی سەرکردە سیاسیەکانی کورد کە تاو کۆم ساتە لە زیندانەکانی تورکیادان ینی وەک ینی چارەنووسی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان هەروەها بەڕێز سەلاحەدین دێمەرتاش یعنی ئەمانە بەکوێ دەگا لە دوای سەرکەوتنی ینی نەیارانی ئەردۆغان و بە پاڵپشتی کورد ئەتوانین بڵین چارەنووسێکی گەشت و ئاسوویشی ڕوون چاوەڕێی هەم سەرکردە سیاسیەکان و زیندانیانی سیاسی هەم قەزی کورد لە باکوور دەکات و ئەو ینی نەنگەی کە ئەردۆغانیش بەرامبەر بە ڕۆژئاو و باشووری ژۆک و دکتۆر کامەران ئاماژەی پێدا کە ینی لە سیاسەتی دەرەوەیدا بەرجەستەی دەکرد ئەوانەش دەتوانین بڵین نامێنێتەوە ڕێوێتەوە من ناڵێم لە پاش هەڵبژارنەکانی ماجی پێ هەموو شتەکان هەموو شتێک کۆتایی دێت و ڕێڕەوی کوردەکەوێتە سەرڕێزکەی خۆی واخۆ ئازادیشتەوە بۆ کورد بەس بەڵام پێم وایە ئەستێری ئەردۆغان کۆتایی هاتووە ئاودی بووە ئەوە کۆتاییکە هەموو شتێکەوە ئەو حکومڕانەی کەنوێ کە دێتە سەر ڕای سیاسیەوە وهروە پێم وایە خەونی ویلایەتی عوسمانی و دەوڵەتی عوسمانیش کۆتایی هاتیە من لە ڕێگەی قەنەعەت سیاسیەکانی خۆم بەچاوکەم بەڵام ئەو ڕێکەوت ئەکرێ یەک کورد بە تایبەتی پارتە سیاسەکانی کورد لە ڕێگای ڕێکەوتنیەوە لەگەڵ ئەو پارتانەی کەوا ئێستا کە بە سەرۆکاتی جەهاپە ڕێکەوت هەندێک مەرجی تایبەتی خوان بەسەریاندا بچێنن یەک لە داواکاریەکانی بەڕێز سەلاحەدین دیمرتاش کە لە ڕێگای پارێزەرەکانی خۆی لە زیندانی ئەو ماوەکانی ڕابردووە ئەڵێ ئێمە هیچ پۆستێکی حکومیمان ناوێ یعنی کەواتە ئەمە شتێکی خۆشە بنسبەت کە جەهاپە و لایەنەکانەوە کە داوای پۆست ناکەن ئەمان بەدڵە بەڵام لە هەمان کاتیشدا ئەکرێ کورد هەندێک ماف و ڕەواکانی خۆی مافی ئازادی و مافی ئازادکردنی زیندانە سیاسیەکانی بیخاتە سەر مێزی گفتوگۆ بیکاتە ڕێکەوتنێک لەگەڵ ئەم لایەنەوە من پێما لە حکومڕانی داهاتوو کە بە سەرۆکاتی کلیسار ئەوغڕ و بەڕێز سەلاحەدین دیمرتاش ئازاد دەکرێت لە چەند ماوەیەکی داهاتووی لە پاش هەڵبژاردنەکانەوە و هەروە مەسیری بەڕێز ئۆجەلانیش ئەکرێ بکرێتە زیندانی ماڵەوە بگواستێتەوە لە زیندان بۆ ماڵەوە لە شوێنێکەوە دەست بەسەر بکرێت کەم ڕێگا چارێکە لە ماوەکانی ڕابردوش لە بەردەستدا بوو کەوا کرابوو بەرنامەوە کە بتواندرێ بەڕێز ئۆجەلان بخرێتە زیندانیەکی کە زیندانی ماڵەوەی پیاڵێن لە ماڵەوە زیندانی حکومەکەی خۆی بەسەرەوە بەڵام من پێمە لە کاتی هەڵبژاردنەکانەوە لە پاش بەدەستهێنانی سەرکەوتن لەلایەن کچڕۆغڵی و هاوپەیمانەکانیانەوە من پێما سەلاحەدین دیمرتاش ئازاد دەکرێت و دێتەوە گۆڕەپانی سیاسیەوە ئەمە هەڵێکی باشە بۆ کورد هاتۆتە پێشەوە بۆی بتانی هەم قەرارەکانی خۆی و هەم بڕیارەکانی خۆی بەسەر ئەو لایەنەدا بچەسپێنێکەوە ڕێکەوتنی لەگەڵ ئەکا حاڵی حازیدا چکە هەموو لایەنەکان پێویستیان بە کورد هەیە بە تایبەتی باشترین دەرفەتیش لە بەردەم کووردە ئەوەیە کە ڕێکەوتن لەگەڵ بەڕێز کلیزار ئۆغڵو بکرێت لەگەڵ هاوپەیمانەکانیدا بکرێت ڕاستە لەناو ئەو هاوپەیمانانەی کە لەگەڵ کلیزار ئۆغڵودا پێما یەک لە هاوپەیمانەکانی پارتێکی سیاسیە لە ڕابردوو لەگەڵ مەحەپە بووە لەگە توندڕەوەکان بووە ئەمەش توندڕەوێکە بەرامبەر بە کوردەوە بەڵام حاڵی حازی کە لە ماوەکانی ڕابردوو کە کلیزار ئۆغڵو کاندید کرا بۆ سەرۆکاتی کۆماری تورکیادا ئەم پارتە کشاوە بەڵام بە ناچاری دیسان هاتۆ ناو هاوپەیمانێتەوە بۆیە دیارە پێەتی مەرجەکانی ئەم پارتە سیاسە بە تەواتی نەچەسبێ بەسەر ئەم لایەنانەوە
ئەگەر سەیریکە پێکاتی ئەم پارتانە چەندی سەرکردەی سیاسی ئاکپەرتەشی تێدا بووە بۆیە ئەمە توانین بڵێم ڕۆژ بە ڕۆژ ئەکپارتی بەرەو توانەوە ئاڕوە ڕۆژ بەڕۆژ پارتی ئاکپارتی ئەو دەنگ و سەوتەی کە لە گۆڕپانی سیاسی تورکیا بەدەستیە بووە ئەمە بەرەو نەمانە ڕۆژە بۆیە ئێستاکە ئەتوانرێت دەنگی کورد ئێکلاکەرەوەی لە پێ ئەمە ڕوویدا لە ینی تورکیا بوومەلەرزەی سیاسی گەورە ڕووەدا مەقەنەعەتی کولی ما بەڵێ بوومەلەرزەی سیاسی ڕوادا ئەم بوومەلەرزە سیاسی لە باش مانجی پێنج ئەبێ ڕەچاو بکرێن سەیرەکەین هەندێک شت هەیە ئەگەر بەپێی داتاکان بێ لە کاتی حکومڕانی ئەردۆغانەوە داتای ئابووری تورکیا ئێجگار بەرەو داتەپێ ڕۆیشتووە ئەگەر هەر سەیرێکی پارەی تورکی بکەی ئێزگار زۆر بەهاکەی لەدەست داوە یعنی ئەوە یەک لە هۆکارەکانە کە گەلی تورک بەڕاستی هەندێکیان ناکری هەموو گەلی تورک توندڕەو نییە خەڵکی وشیاری شتێدا خەڵکی ڕۆشنبیری شەیە ڕەچاوی بەرژەوەندەکانی خوانەکەن بۆیە ئەمڕۆکە بینی ئابووری تورکیا بەرەو نەمانە ڕوە یاخۆ ئەو بوومەلەرزێکە دەودوایان ئەمەشیان هەر بەسەر ئەردۆغانەوەدا شکایەوە ئەو کەسێکەوە ئەو کۆنتڕاتانێک کە بەدەستیەوە بوون یاخۆ ئەو شوقانێکە دروستکردنەوە ناوچانەوە کەسێکی نزیکی ئەردۆغان بووە ئەمەش یەک لە هۆکارەکانەکەوە خەڵک لێی ناڕازی و لێ دڵتەنگە لەم پارتە سیاسیەوە ینی کۆمەڵێک شت لە پێناو بەرژەوەندی تاکڕەوی حیزبی ئەکپارتی و ئەردۆغانەوە لە پێناو دەسەڵاتی خۆی بەکاری هێنەوە ئەمانە هەمووی هۆکارێکی سەرچینە دابرانی چەند سەرکردەیەکی سیاسی لاکپارتیەوە داڕمانی ئابووری تورکیاوە ئەو بوومەلەرزانێکە دوایان داهات ئەمانە پێما هەموو هۆکارێکی سەرچینە کەوا بتوانانی ئاکپارتی بەرەو کەمبوونەوە بە ڕێژەی دەمامێ زۆر شتی شێ ئەبێ لەبیر نەکەین ئاکپارتی کۆمەڵک شتی تەجروبە کرد ئاگر و ئاسنی بەکارهێنا کوشتن و بڕینی بەکارهێنا قەتڵ و عامی کوردەکانی بەکارهێنا ینی دەستکاری کۆمەڵک شوێنی کرد ینی ئەتوانی با بڵێم جگە لە ناوخۆی تورکیاوە دەستکاری وڵاتانی دەوروبەر و وڵاتانی تریشی کرد ئەمانە هەمووی یەک لە هۆکارەکانن کەوە لە هەڵبژاردننی داهاتوودا ئەکپارتی بەرەو دەنگەکانی بەرەو کەمی بڕوە بۆیە خەڵکی تورکیا بەدەست هەم ئابوووریەکان و هەم ئابووری سیاسەکانەوە ئەمانە کۆمەڵک مەعاناتنەوە ئێستا بەسەر گەلی تورک داهاتووە بۆیە ئێستاکەس لە ناو تورکیادا ئەو پارتە سیاسیانەی کەوا ڕێکەوتی ناکراوە بە پارتی مەعارەزەکانی کەزەکە هاوپەیمانەکانی دانرێ من پێم وایە ئاسۆی ئەوان زۆر ڕوونترە لە بەرامبەر ئەردۆغانەوە پێم ڕۆژی ڕووناچی ئەردۆغانش بەرەو کۆتایی ئەڕوە کۆتایی هاتووە ئەوە یەک لە هۆکارەکانە بەڵام لە هەموو کات و ساتێکدا بێستە پێ کورد بە ژیرانە معاملەی خۆی لەگەڵ ئەم پارتە سیاسیانە بکە بۆی بتوانێت چەندین بەرژەوەندی خۆی لە نێوان ڕێکەوتنەکان بەدەست بێنێت و ببێتە هۆی ئازادکردنی چەندی سەرکردەی کورد و ببێتە هۆی ئازادکردنی چەندین لاوی ڕۆڵی کورد لە کەواستا کە لە زیندانەکان ئەناڵێنن بەدەست مەعاناتی توندڕەوی تورکیەوە ئەمانە هەمووی هۆکارن کەەوە لە ڕابردوودا لە داهاتوودا کورد بتوانانی ئەمانە سوودمەندبی لە ڕێکەوتنەکانیدا بۆی بتوانانی دەستکەوتی بەدەست بێنی ڕاستە من ناتوانم بڵێم لە هەڵبژاری داهات و کورد هەموو مافەکانی خۆی بەدەستدێنی یاخۆ حکومڕانی فیدرالی کۆنفیدرالی بەدەستدێنی ستەمەی کە لە ڕابردوودا لەسەری بۆ بەرەو کۆتاڕەوە دەست خۆش دێمە خزمەت جەناب بۆ دواوتە بەڵێ دکتۆر کامەران بەرواری ئەوەی کە لە داهاتووە ئێمە دەبێت چاوەڕێی بکەین کە لە تورکیا دەگوزارێت یعنی توانین بڵین وەرچەرخانێکی گەورەیە دوا سەرنج و پەیامت لەم بارەیەوە گەربگەینی زۆ سپاس دەکەم بە کورتی بباوەڕا من ئەگەر تورکیا ببێتن پاشە ڕۆژێکە ئارامدا بژیت و ئاشتی بەرقەرار بیت و دیموکراسیەت جێخەڵ تورکیا بگریت پێویستە لاپەرێکی سپی veketن سەر ئاستێ نافخۆیی و هەرێمی و جیهانی پرسگرێکت خۆ لەگەل قبرس و لەگەل یۆنان و لەگەل عەرەبە و لەگەل سووریە چارەسەر بکات تورکیا لەشکرێ خۆش ڕۆژئاوای کوردستانیش لە سووریە vekێشید ji Bakurê Kurdistanê jî vekêşît û ji Başûrê Kurdistanê jî vekêşît Tirkiya agirvestê îlam biket Tirkiya lêborîneka giştî bû hemû kesekî bidet laperekê nû taze digel pekekê digel Qendîl û digel Ocalan veketin laperekê nû digel HDP partê diyê siyasî veket aştewara navxۆyî dest pê biket ev dê bite qonaxek û abora Tirkiya vejîtine ve û Tirkiya pêgehê xwe yê herêmî zivrînte ve dîsan ew eqiliyet û zihniyeta wan hey mesela mîsaqê millî û
لوزان و سیور و سایکسپیک و جاره کاری دست خدان نسر روش حالات ناوین و عراق و شامه و باکور افریقیا و ولات حتی قرم و حتی وینا هکر او عقلیت نمینید راستی جی دکارن ترکیه برف ترکیه که باش چوا بری 15-20 ساله که ترکیه برف گشبونه چو آبوری و گشبون دکارن وی قناقی جی بابجن اگر وانا کن راستی جی اف نقش سیاسی ترکیه دهتا گورینه و ایدی اف ملت ترکیه جی تحملها في حكم دكتاتور ناكم مجبورن او داخازا جدابونش تركيا بكن. دست خوش دکتۆر کامران بەرواری بەڵێ کاک سەڵات جەنابیشت لە کەمتر لە یەخولەکە دوا سەرنجی خۆبگەینی سوپاسەکە. بڵێ من پێم هەڵبژاردنەکانی داهاتوی تورکیا کورد بۆیە پێویستە هەموو گەلی کورد لە کوردستانی باکوور لە تورکیادا بتوانانی یەک دەنگ و یەک ڕەنگ بی بۆی بتوان مافەکانی خۆیان هەم لە ڕێگای دەنگدان و هەم لە ڕێگای کورسی پەرلەمان و سەرۆکاتی بەدەست بێنن. ئەمڕۆ لە گۆڕەپانی سیاسی هەموو دنیاوە هێزی چەکداری یاخۆ هێزی شەڕ و توندڕەوە ئانا بەرەو کۆتایی ئەڕوە بۆیە پێویستە کورد چەندی ساڵە نەیتوانێت بە شەڕ یاخۆی نەیتوانێت بە شەڕ مافەکانی خۆی بەدەست بهێنێ لە ڕێگای شۆڕشەکانەوە بۆیە پێویستە کورد بە تایبەتی قۆناغانەی بەڕێ بکە ئەم قۆناغانی شەڕ بەڕێ بکە لەگەڵ تورکیا یاخۆن هەموو ناوچەکانی بتوانین لە ڕێگایەکی ئاشتی لە ڕێگای حکمی دەنگدانەوە لە ڕێگای هەڵبژاردنەوە مافەڕەوەکانی خۆی بەدەست بێنی بۆیە من پێوادارم گەلی کورد لە کوردستانی باکوورەوە کە لە تورکیاوەدا ئاژن ژمارەی دانیشتوانیان نزیکەی 25 میلیۆن کەسە بێ بتوانین هەمویان بێگرتووی بە یەک دەنگ بە کاندیدەکانی خۆیان بدەن دەنگ بە کاندیدی کورد بدەن یاخۆ بە دەنگ بەو لایەنە بدەن کەوا لە پێناو بەرژەوەنی کورد یەکلابەتەوە شۆڕشی سەگداری پێما کۆتایی پێهاتووە کورد شۆڕشی سەگداری تاقی کردوەوە نەیتوانین بگاتە بە هیچ ئامانجێکەوە بۆیە پێویستە ئەمڕۆکە لە ڕێگای قۆناغی سیاسی لە ڕێگای قۆناغی هەڵبژاردنەوە بتوان بکات بە مافەڕەوەکانی خۆی بتوانین بگاتە بۆ مافانەی هەم مافی چارە خۆنشینە هەم مافی ئازادی ڕادەربڕینە هەم مافە کەلتوریەکانی گەلی کووردا لە هەر شوێنێکی دنیان بە تایبەتی لە کوردستانی باکوورەوە ئەمە باشترین ڕێگا چارەسەرێکە ئەمەش بەهۆی دەنگدانەوە بە یەکگرتووی گەلی کورد لە کوردستانی باکوورەوە بتوانن بگات بە مافەکانی خۆیان شوە هیوای سەرکەوتن بۆ گەلی کوورد دەخوازم هیوادارم لە ساڵانی ڕابرد و ئاشتەوای نیشتیمان لەناو تورکیا بێتەوە کوردیش بگات بە مافەکانی خۆیەوە لە ڕێگای سەرکەوتنی دەنگدانەکان و هەڵبژاردنەکانەوە. باڵە زۆر سپاس بۆ کاک سەڵاح باپی چاودێری سیاسی و شارەزای کاروباری میشا کە لە ستۆدیۆکارمان لە شاری هەولێر لەگەڵمان سپاس بۆ دکتۆر کامران بەرواری مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆکارمان لە شاری دۆک لە بەرنامەی پانۆراما میوانمان و سپاستان دەکەم. بەڵە بینەرانی بەڕێز ئێوەش ساغ و تەندروست باش خواتان لەبێت.